وێنێ مەهداویم خەڵکی کۆیم و لە شاری سلێمانی لەدایک بووم. لە قۆناغی سێم لە کۆلێجی هونەرە جوانەکان لە شاری سلێمانی بەشی ئاوازدانان. لە ساری 2006 دەستم بە موزیکی کرد لە دەورەی منداڵپارێزی کوردستان کە خولێکی هاوینە بوو لە شاری سلێمانی و لەو کاتێوە دەستم بە ئامێری فلوت کرد لە لای مامۆستا ئالانی فلوت. و دواتر هەر بەرداوام بووم لەسەری حەزم لێ بوو هەتاوەکو پۆلی 12 ئامادەیم تەواو کرد و ڕۆشتمە کۆلێجی هونەرە جوانەکان بەشی موزیک. و لە داهاتوودا بەتەمام ببم بە ئاوازدانەرێکی کورد کە موزیکی کوردی دروست بکەم بۆ منداڵان ببێت بە مەنهەجێک لە خوێندنگاکان یاخود بۆ هەڵپەڕکێ کوردیەکانمان چەند موزیکێکی کوردی دابنێم و فۆرمیان بۆ دروست بکەم. موزیک ڕەنگ دەبەخشێت بە ژیانی من و ڕزگارم دەکات لە هەموو ئەو شتانەی کە پێم ناخۆشن و دروستکردنی ژوورێکی ئەوها فۆلکلۆری لەلایەن داکمەوە زۆر هانی منی دەیە کە زیاتر حەزم لێ بووی فلوتی بژەنم و موزیکی کوردی بژەنم لێرە. حەزم لە ئاوازە کوردیەکانە، ئاوازە فۆلکلۆریە کوردیەکان، حەزم لە عەلی مەردان، حەسەن زیرەک و لە ئێستاشدا دڵشاد سەعید و دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگیرمە حەزم لە